وەشەویستان دەمەوێ هەندێک شت جگە لە باسی طب و نەخۆشی دەمەوێت باسی ئەو پیاوەی بکەین. ئەوەی دەزانین چێە؟ ئەوە دکتۆر ڕەوەند کە یەکە لە ئەسحابەکانی ئەشکەوتی میهرەبانی، ئەوەی کە جەماعەتی ماکسیمیلیانی. پرسیارێکی لێ دەکەم دکتۆر ڕەوەند، میهرەبانی چی گۆڕانکارێکی لە ژیانی تو کرد؟ زۆر سپاس کاک دکتۆر بۆم دەرفەتە، سپاس بۆ جەنابتان بۆ بیرۆکەی میهرەبانی هەم لە ناوەکەی هەم لە ناوەڕۆکەکەی هەم لە هەنگاوەکانی. لە ڕاستیدا لە ماوەی 2 بۆ 3 ساڵی ڕابردوودا ئێمە لە میهرەبانیوی ڕای پشت و پەنایەکی زۆر بەهێزی مادی و معنەوی بە سوپاسەوە وێڕای هاندان و گرنگیدان بۆ هێنانی زانست لە دەرەوە بە تایبەتی کۆتایی 2022 کە من و کاک دکتۆر کاوەتان نارد بۆ وڵاتی هیندستان بۆ هێنانی زانستێکی تازە لەبارەی نەشتەرگەری دەوالی بە لەیزەر و بە ئامێرێکی زۆر پێشکەوتو بە تەکنیکێکی زۆر تازە کە سوپاس بۆخوا لەو ساوە چەندی نەخۆشمان ئەمەلیات بۆ کردووە و نزیکی 3 ساڵە چاودێری ئەو نەخۆشانەکەین بەو تەکنیکە ڕێژەی سەرهەڵدانەوە لەلایەن ئێمە تەنها بە ڕێژەی لە 100 کە بە تەکنیکی پێشوو بە ڕێژەی لە 120 بوو و دواتریش بەردەوام هاندان کراوین لەوەی کە بچین بۆ زانستی تر لە وڵاتی دیکە. تا ئێستا دکتۆر ڕەوەند چەند وڵات گەڕای لە بۆ بەدەستهێنانی زانستی زیاتر؟ لە ڕاستیدا ئێمە لە نزیکی 2014ەوە بە دوای زانستەوەین هەر لە لوبنان و لە ئیمارات و لە قەتەر، دواتریش 2019 چوین بۆ هانۆی، دواتر چوین بۆ شەنگەهای، دواتر هاربین، مودانجیانگ، دوای ئەوە 2022 چوین بۆ ئیتالیا، ئیسپانیا، پورتوگال، سوید، فنلەندا. ئەم ساڵ سەری ساڵ چوین بۆ لەندەن، مانگی ڕابردوو لە ئیتالیا بووین. هەموو ئەم دەورانە بۆ ئەنجامدانی هەم دەورات و دهێنانی زانستی تازە، فێربوونی توێژینەوەی تازە و زائیدەن ئەنجامدانی نەشتەرگەری سنگ و سیەکان لە ڕێگەی پێشکەوتوترین ئامێر و تازەترین تەکنیکەوە کە لابردنی گرێ و سی و لۆ بوو، نەشتەرگەری حتا کیسی سیەکانیش لە سنگدا بە ڕێگەی نازور کە کونێکی 2 سانتیم لە بنباڵەوەیە. سوپاس بۆ خوا نەخۆشەکانمان بە تازەترین تەکنیک و بە پێشکەوتوترین ئامێر کە لە نەخۆشخانەکەماندا بە سوپاسەوە لەگەڵ جەنابتان و ئیدارە و لەگەڵ بەشی لیژنەی مشتریات کە هەموو پێویستیەک بۆ ئێمە دابین کراوە و بەردەوامیشن لە دابینکردنی ئامێری تازە کە سوپاس بۆخوا نەخۆشمان هەبووە لە بەغدا و لە مووسڵ و لە شارەکانی تر، حتا دوێنێ نەخۆشترمان لە ئوردونەوە کە نەشتەرگەری سنگ بە فتح بکرێ ئێمە لێرە بە نازور بۆ ئەنجامەدەین. چەند دڵت خۆشە کە هەندێک نەشتەرگەری کرایە کە لە ئاستی عێراق نەکراوە لە میهرەبانی کردیتمان، وەکو سەرەتانی ئیسۆفێگەسی کە سورێنچک کە بە تیم ئیشمان کردیە بە جیهاز کرایە بەبێ ئەوەی سنگ و زوجی شەق بکرێتن. ئەگەر لەبیر بیتن کوڕێکی هەبوو ناوی ئارام بوو لە بەریتانیای کە عەمەلیاتی بایمان کرد لە خەڵکی سلێمانی بوو. پاش سەو سەرکەوتنە گەورانانە چەند دڵت خۆش بوو، یعنی دەمەوێت ئەو شعورێت با خەڵکیش بزانیتر. طبعاً ئارامی لە دڵدا بۆ ئێمە وەکو پشت و پەنایەکی معنەوی و زانستی بۆ ئەنجامدانی ئەم جۆرە نەشتەرگەری قورسانە لە ناو میهرەبانی هاندانێکی گەورەیە کە بەردەوام بین، چونکە نەشتەرگەری هێتەنانی و سەعاتی پێویستە بەس کە ئارام نەبی یان هێزێکی باشی زانستی و ئەکادمی و حتا فاسیلیتیان هەبوونی و ئامێر و پێویستیانە لە ناو نەخۆشخانەکە نەبن، تۆ ناتوانێت نەخۆشە نەشتەرگەری نیو سەعاتی ئەنجام بدەیت. جای نەشتەرگەریەک کە ساڵی پار بۆ باوکی کاگارانمان ئەنجامدا نزیکی 14 سەعات پێویست بوو. جەنابتان طبعاً ئەو نەخۆشە لە ئوردونەوە پێیان گوتبوو ئەبێ هەم فەتح بەطن واتە سکی بکرێتەوە، هەم فەتح سەدر سنگی بکرێتەوە، اینجا بتوانین شێرپەنجەی سورێنسکی بۆ لابین گەدەی بینینە شوێنی سورێنچک، واتە گۆڕینی سورێنچکی بۆ ئەنجام بدرێ. ئێمە لێرە لەگەڵ تیمی جەنابتان و کاک دکتۆر کاو و تیمی ئێمە وەکو نەشتەرگەری سنگ و سیەکان هەردووکی بە نازور بوو. نەخۆشەکە دوای 3 سەعات هەڵستایەوە بە پێی خۆی ڕۆیشتە و نزیکی ساڵێکە بۆ ئەنجام درراوە. سوپاس بۆخوا هیچ گرفتی خواردن و خواردنەوەی نەماوە. ئەم نەشتەرگەریە لەسەر ئاستی نەک تەنها عێراق ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگای بایەخە کە ئەنجام بدرێت و بە دڵنیاییشەوە تەنها نزیکەی ئەم جۆرە نەشتەرگەریە ساڵێکە لە وڵاتی ئیتالیا ئەنجام دەدرێت لە ڕۆژهەڵاتی حتا لەسەر ئاستی ئەوروپاش نەک تەنها لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پلانیشمانەیە نەخۆشەکە بەتەواوی بەرەو باشبوونەوە بوو. خەریکین کە ئەم نەشتەرگەریە بکەینە توێژینەوە و بڵاویکەینەوە لەسەر لە گۆڤارە نێودەوڵەتیە پزیشکی جیهانیەکە. دکتۆر ڕەوەند پسپۆری نەشتەرگەری سنگ و دڵ
بە پشتیوانی خۆی گەورە شتی زۆر نوێتر دوێنێ داوای جیهازەکەت کرد ئەو جیهازەیە کوی ئیسیجابەی ئیدارەی میهرەبانی دەبینی لۆ دابینکردنی جیهازە متەتەوڕە پێشکەوتووەکان بۆ خۆی هەموو جیهازێکی تازە بۆ هەر جۆرێکی نەخۆشخانەیان نەشتەرگەری دابین بکرێ تەمان بجەنابتان هەر لە بیدای تۆ لەگەڵمان بوون بەڵام ئەم جیهازە کە پێویست بێ دابین بکرێ من پێم وایە کارێکی زۆر باش دەکرێت یەکەم لە ڕووی مرۆییەوە دەستی ئەو کەسەی کە هاوکارە لە ئێمە ئەسیستان یاریدە دەرمانێ لە نەشتەرگەری هەم دەستی ئەو دەگرێ هەم دەستی ئێمە با بڵێن وا دەکە هاوکار بێ بۆ ئەو هەم هاوکار دەبێ بۆ ئێمە و لە هەمان کاتیشدا پێشکەوتنێکی تازەیە کە تۆ بێ ئەم ئامێرە تازەیە بێنیتە ناو نەشتەرگەری لە وڵاتێکی دەتوانم بڵێم کە لە زۆر ئازدا لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاز لە دوایە ئێمە هەوڵی بەرەو پێشخستنی بدەین بە هەمانگی لەگەڵ جەنابتان و بە سوپاسەوە دەڵێم خۆشبەختەوەی بەشدارە لە میهرەبانی دڵخۆشە ئەوانەی کەوا پشتیوانی مادیان کردیا کە پشتی خێریان کردیا هەرە خێریەکانتان دڵنیابە لە دەستێکی ئەمینە کۆمەڵک پاڵەوانی ماکسیمیلیان لە میهرەبانی خزمەت دەکەن کەوا خۆشەکانی دنیا ئێغڕای نەکردن بەڵکو خزمەت خێرخۆشی ئەمە بەردەوامین دەستی بە خزمەت و لێی بەخەندا بەردەوامین بەردەوام بە پشتیوانی خۆی گەورە میهرەبانی دڵسۆزی و لێزانی